بڕیارە چوارشەممەی داهاتوو بۆ سێم جار پەرلەمانی عێراق بە مەبەستی دەنگدان لەسەر هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ کۆ ببێتەوە. ئەوەی تا ئێستا ڕوونە و پێشبینی دەکرێت کۆبوونەوەکە هەمان چارەنووس و سیناریۆی کۆبوونەوەی دووەمی شەممەی ڕابردووی دەبێت. بەهۆی ئەوەی تا ئێستا لایەنەکان لەسەر پرسە سەرەکی و گرنگەکان نەگەیشتون بەڕێکەوتن. ڕۆژی شەممە بەهۆیەوەی هەرسێلایانی سەدر و سونە و پارتی کە ناوی هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانیان لە خۆیان ناوە نەیانتوانی کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکۆمار ڕێک بخەن. لە بەرامبەردا سەرۆکاتی پەرلەمان چوارشەممەی بۆ دووبارە کۆبوونەوە دیاری کرد. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە ڕاگەاندراوێکدا سوپاسی ئەو لایەنانەی کرد کە بەشداری کۆبوونەوەی پەرلەمانیان کردووە. ڕاشی گەیاند چوارشەممە وادێکی نوێ دەبێت بۆ بەڕێوەچوونی کۆبوونەوەیەکی دیکە. بە پێی لێدوانەکەی سەدر ئەوان پێشبینی دەکەن ئەم جارە پەرلەمانتاری زیاتر ئامادە بن بۆ تاوکردنی ڕێژەی یاسایی دانیشتنەکە و هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق بە ئەنجام بدرێت. لە بەرامبەردا چەند ئەندامێکی جیاواز لە لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی ئاماژە بەوە دەکەن کە ژمارەی بایکۆتی یەک لە سەرسەی پەرلەمانتاران مسۆگەرە و ئەگەریش هەیە ژمارەکان ئەم جارە زیاد بکات. دوای ئەوەی سێلایەنەکەی هاوپەیمانی با سەربەخۆکان و بزوتنەوەی ئیمتیداد و جوڵانەوەی نەوەی نوێشەوە نەیانتوانی نیسابی یاسایی کۆبوونەوەی پەرلەمان تەواو بکەن. سەبارەت بەو لیستە داواکاریەش کە هەر یەک لا بزوتنەوەی ئیمتیداد و جوڵانەوەی نەوەی نوێ وەک پێشمەرجی چوونەهۆڵی پەرلەمان و تاوکردنی نیسابی یاسایی خستیانە ڕوو. باسم خەشان پەرلەمانتاری سەربەخۆ پێی وایە ئەو داواکاریانە تەنیا خۆڵکردنە چاوی خەڵکە و پاساوێک بوو بۆ بەشداری لە دانیشتنەکەدا. بەو پێی جێبەجێکردنی داواکاریەکان لە دەست حیزبەکان و سەرۆکایەتی پەرلەماندا نییە، بەڵکو پێویستە ئەو داواکاریانە پێشکەش بە سەرۆکۆمار و سەرۆکوەزیران بکرێت. هەر سەبارەت بەو دۆخە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە لێدوانێکی نوێدا داوای لەلایەنە سیاسیەکان کرد پەلە بکەن بۆ پێگەێنانی حکومەتێکی نوێ لە پێناو کارکردن بۆ بەرژەوەندی خەڵک. داواشی کرد ڕێز لە وادە دەستوریەکان بگیرێت. هاوکات عالیە نووسێف پەرلەمانتاری دەوڵەتی یاسا لە ڕاگەاندراوێکدا باسی لەوە کرد ئەوەی ئێستا ڕوودەدات لە بەرژەوەندی کەسدا نییە. وتی پێویستە لەسەر مێز کۆ ببنەوە بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکان. هەروەها ئاماژەی بەوە کردووە ئەگەر سێلایەنەکە دەیانەوێت دەسەڵاتیان لەدەستدا بێت پێویستە پەرلەمان بدەنەوە پۆزیسیۆن، نەک حکومەت و پەرلەمانیش بگرنە دەست. لە کاتێکدا تا ئێستا پرۆسەی سیاسی عێراق تاریک و ناڕوونە، بەڵام ڕەوتی سەدر باز لەوە دەکات زیاتر لە چەند بژاردەیەکیان لەبەردەستدایە ئەگەر پەرلەمان نەیتوانی سەرۆکۆمار هەڵبژێرێت.